وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان ڕایدەگەنێ نزیکەی 25 بینا و باڵەخانەیان لەلایەن حیزبەکانەوە زەوت کراوە و سەرڕای چەندین جار داواکردنەوە، بەڵام هیچ لایەک ئامادە نییە تەسلیمیان بکاتەوە. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئێستا خۆی 50 بینای بەکرێ گرتووە کە ماگانە بڕی 150 ملیۆن دینار کرێ دەدات. لە ساڵی 2015ەوە وەزارەتی دارایی هیچ گرێبەستێکی بۆ نوێ نەکردوونەتەوە. لە ڕێی نووسراوی فەرمی ئاڕاستن جوبنی وەزیرانی بڕێزکراوە سەبارەت بە گەڕانەوەی هەموو مۆڵکەکانی وەزارەتی ڕۆشنبیری، واتە لە دووتێی ئەوەی کە ئێمە هەموو ممتەلەکاتیانە ئەم وەزارەتە بۆ خۆمان بگێڕن بە پێی یاسا کە لای ئەحزابە یان بەشێکی لەناو هەندێک مؤسساتی تری حکوومەتی هەرێمی کوردستانەوەتە حکوومەت بە شێوازێککە دێ سوود و قازانج و بەرژۆندەکانی دێ لە مەسەر دەکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ناکرێت لەمە زیاتر حیزبەکان ئەو بینا و باڵەخانانەی حکوومەت زەوت بکەن کە لەم قۆناغەدا زۆر گرنگە لای فەرمانگا حکومیەکان خۆیان بن. مڵکەکانی خۆی زەویەکانی خۆی هەم بپارێزێت لێ نەگەڕی زۆر دێڕۆی بکرێت سەر هەم بیان گەڕێنێتەوە بۆ ئەوەی لەم قەیرانە سەختەی ئێستا تێدا تێپەڕ دەبین بە کەڵکمان بێن و بتوانین هەموو ئەو سەدان بینایی کرێکە مانگانە حکوومەت بەبلەغێکی ئێزگار زۆر دەداتەکرێ لە جیاتی ئەمە دەوائیری دەوڵەت بچنە ناو ئەو بینایانە لە جیاتەوەی ئەشخاص یان هێزێکی سیاسی یان ڕێکخراوی بەکاری بێنێ. وەرگرتنەوەی بینا و باڵەخانە زەوتکراوەکانی حکوومەت یەکێکە لەو پرسانەی لە پرۆژەی چاکساسی حکوومەتی هەرێمدا ئاماژەی پێدراوە. بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری دەڵێن لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە چەند جارێک داوای وەرگرتنەوەی ئەو بینا زەوتکراوانەی خۆیان کردوتەوە، بەڵام وا دیارە هیچ لایەک ئامادە نییە گوێ بەو داواکاریانەیان بدات. ئەم وەزارەتە لە ئێستادا دەستی کردووە بە کۆکردنەوەی بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی لە شار و شارۆچکەکاندا تا لە چەند بینایەکی کەمدا نیشتەجێیان بکات، چونکە بەهۆی ئەوەی خۆیان لە بینا و خانووی کرێدان ناتوانن کرێی مانگانە بدەن. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.